لا هەرکوێک هەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئەم شەو باسی پێشهاتەکان گفتوگۆکانی پێکێنانی حکومەت هێرێمی کوردستان ئەەکەم لە بین یەکێتی و پارتی و ئەی بەستمەوە ڕاستیەکەی بە دۆخی گشتی عێراق و ناوچەکە ئەم دوو ڕۆژی ڕابردوو تایبەت بە دۆخی ناوچەکە هەڵکشانی زۆر گەورە هەن سەرەتا بە هێرشەکانی ئەمریکا لە یەمەنەوە بە دڵنیاییەوە دەستی پێکرد دواتر ئەم بەیانیە پرسی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرغەزە بە هەمان شێوە پێشهاتێکی تازە بوون بە دڵنیاییەوە ئەم پرسە هەرێمیانە بە تایبەت کاتێک دێتە سەر لێدان لە ئەوەی کە ناونرابوو بەرەی مقاومە بە دڵنیایی و یەکسەر ئەبێ ببەسترێتەوە بە عێراقەوە لەو نێوەندەیە دەمێکە قسە لەبارەی هەندێک داواکاری ئەمریکی ئەکرێ لەبارەی هەڵۆشانەوەی حەشدی شعبی و کۆمەڵێک پرسی دیکەی دیاریکراو کە بێ عێراقیەکان بیکەن بە تایبەت شیعەکان بیکەن لە عێراق بۆ ئەوەی هەندێک لە پرسە دیاریکراوەکانیان هەڕەشە دیاریکراوەکانی ئەمریکا ئیسرائیل لە خۆیان دوور بخەنەوە لەو نێوەندەیە هەر پرسێکی دیاریکراو تایبەت بە عێراقوە بە حەشدی شعبی و پرسەکانی دیکە دێتە ئارەو لە عێراق باسەکرێ بە دڵنیاییەوە لینکێکی پەیوەندیەکی بە ئێرانەوە هەیە هەموو ئەمانش بە دوور نین لە دۆخی هەرێمی کوردستان دۆخێک کە ئێستا گەرمترین شت پرسێکی دیاریکراو کە تایە قسەی لەبارەوە بکرێ مەسلەی پێکێنانی کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستانە پێرێ بوو پێم وابێ بافڵ تاڵەبانی و مەسرور بارزانانی لەو بارەی و کۆبوونەوە هەندێک قسەی دیاریکراو کرا بە ئاراستەی ئەرێنی ئەوەی کە گفتوگۆکان لە نێوانیان ئەرێنین بەڵام ئەمڕۆ ئەو لیژنە باڵاکەی بینی هەردووکیان ئەم جارە پارتی چوو بۆ لای یەکێتی لە هەولێر بە دڵنیاییەوە لە ڕاگەندراوی کۆتاییە هەندێک قسەی دیاریکراو کراوە دیارە هێشتان پێویستیان بە گفتوگۆی زیاترە بۆ پێکێنانی حکوومەت زۆرتری لەسەر ناڵێم ئەمانە لەگەڵ ئۆشار عەبدوڵڵا پەرلەمانتاری پێشووی عێراق گفتوگۆکەم گاو شار سڵاوت لێبێ وادارم باشبی بەخێر بیتەوە بۆ زوومی ئێمە بە کورتی پێکێنانی حکوومەت نزیکە کابینەیدا بەناوی خۆی گەورە سوپاس بۆ جەنابەت کاکەن سوپاس بۆ کەناڵی زووم پێم وایە نزیکە بە پێچەوانی ئەو چاوەڕوانیانەی کە لە بانگەشەی سەردوەختی انتخاباتە چاوەڕوان دەکرا ڕێیەکە بوو کە ڕەنگە ئەو بانگەشە توندەی نێوان پارتی وێشێتی دۆخێک بێنێتە پێشەوە کە تا ڕادەیەک لە یەکتر دوور بکەونەوە بەڵام بە خێراییشی زۆر بە سەڵەشی ئەم ساردیە بە پێم وایە لەبارێکیە بەهۆی تەنازولاتی یەشێتی یاخود هاتنە دواوی یەشێتی لە کۆمەڵێک لە وعدانی کە لەسەر وەختی انتخابات دابووین یاخود ئەو خیتابەتون و ئاگرینی کە بەرامبەر بە پارتی هەیە بوو بە هاتنە دواوی ئەوان لەم جۆرە لە وعد و با بڵێن بەڵێنانی لەسەر وەختی انتخابات دایان و ئەو زمانە توندەی بەرامبەر بە پارتی گرتبوویان گریمانەی پێکێنانی حکوومەت نزیکە و نزیکتر بووە لەو چاوەڕوانیانی کە ئەو سەروەختە هەبوو البته دواش کەوتووە زۆر یعنی خۆتان نەزانن ینی هەڵبژاردن لە مانجیدەیە کراوە من و تۆ لە ناوەڕاستی مانجی سەیە گفتوگۆکەین طبعا پارتی وێشێتی دوای هەڵبژاردنە دیزاین کراوەکە یعنی بایەخێکی ئەو تۆیان بۆ بەڕاستیەکەی شەرعیەتی کاری پەرلەمانی بایەخیان بۆی نەمایانی بە تایبەتیش لە پێیوەست بە مەسەلەی دانیشتنی یەکەمی پەرلەمان و هێشتنەوەی بەم جۆرە بەکراوەیی و بە هەڵواستراوی بۆ دیاری نەکردنی دەستەی سەرۆکایەتی و دابەش نەکردنی کیەکی با بڵێن پۆستەکان لە بینی خۆیاندا تا ئەوەی کە توانن لەسەر مستەوای حیزبی و لە بینی قەوسێکیشدا تەنانەت لەسەر مستەوای عائیلی ڕێگەکەون یعنی عائیلی بەرزانی و عائیلی تاڵەبانی یعنی دواکەوتووە بەڵام هێشتا بەڕێی من بەراورد بەو چاوەڕوانی کە پیانوا بوو ئەم حەملە و بانگەشە توندەی کە یەشێتی کردوێتی خەڵک پێیوا بوو ڕەنگە تا ڕادەیەکی تر زیاتر دوا بکەوێت ئێستا پارتی وێشێتی بە کۆبوونەوەی نێوان بەخەڵ تاڵەبانی و مەسرور بارزانی کە مەسرور جێگری دووەمی باوشێتی ناوێنەوە کۆبوونەوەی لووتکە و لە کۆبوونەوەی لووتکەدا ئیتفاق کراوە و کۆبوونەوەکانیان جنابیش باسکە زۆر ئەرێنین کەواتە گریمانی پێکێنانی حکوومەت زۆر نزیکە و لە سەرەتای دەستەکردنیانەوە تا ئێستا پیان وایە کە لەسەر زۆربەی سێکتەرەکان یاخود لەسەر زۆربەی بوارەکان ڕێکەوتون خلاف لە بینی پارتی وێشێتیدا کاگرانج بۆ وڵا پێش خلافەکە کاگۆشیار یەکێتی تەنازولی لە چی کرد؟ تەنازولی لە زۆر شت کرد تەنازولی لەوە کرد کە دروشمەکانی خۆیان
دروشمی هەر سەرێکیان بریتی بوو لە کۆتایی هێنان بە حکومڕانی بۆگەن لە دوای یەکلابوونەوەی نەتیجەکان یەکێتی بچووکترین ڕەخنەی لەم حکومڕانی بۆگەنە نەگرتووە کە خۆی پێیوا بوو گەورەترین تەنازول بەڕێی من پاشەکشەکردن بوو یاخود پاشگەزبوونەوە بوو لە مەوزوعی تەوتین کە گەورەترین بەڵێنی بەرجەستەکراو بوو کە کاریگەری هەبوو لەسەر گیرفانی خەڵک و کاریگەری هەبوو لەسەر قەناعەتی خەڵک و خەڵکیشی زۆر پێیان وە بوو کە یەشێتی وە سەرۆکەکەی لەم بەڵێنەدا جدیە زۆر و ئەمەش تەنازولێکی تر بوو خاڵش ترەوەیە کە زمانیان 180 پلا یعنی زۆر بە پێچوانە گۆڕا لە زمانێکی توندی شکێنەری بریندارکەری ئەوەی چەمکەکان نامەوێت جارێک کە بیان لە مەشکێسا لەسەر ینی ترێندن لە سوۆسیال میدیا لە زاب خودیەوە لە مدیر عامەوە لە ئیلاخری بۆ زمانێکی تری تەواو پڕ لە مجاملە خێرا بوو زۆر جەناب تزانی کاک ڕەنج عادەتەن من ئەو ڕاستی ئەزانم کە زمانی حملەی ئینتیخابی زمانی بانگەشەی ئینتیخابی پیاوازە لە زمانی قۆناغی دوای ئینتیخابات ئەمە واقعیان هەموو کەسێکەوە زانێ بەڵام ئەوە نەژنا بەم ڕادێژە تۆ جەناب دیقەت بدە یعنی هیچ کەمپینێک لە کەمپینی ئەمریکی تونتر نییە وانە بڕۆ ئێستا ژێرە ترام بگرە لە کونی دەرزیامە جالی هەبێ شتێک لە بایدنە سرەوێنێ دەشی هەر لەسەرەکە و ئێستا هەمیشە کە قسەکە ئەو وعدەی کە سەر وەختی انتخابات پێماندان 1 2 3 4 هەموو ئەو بەڵێنانی پێش انتخابات کەوتی لە 24 ساعتی یەکەم بڕیارەکان دەردەم هەموو بڕیارەکانی هین کرد هەموو بڕیارەکانی وەکو خۆی ئیشیان لەسەرەکە لە مەلەفی مەسەلەن شەڕی ئۆکرانیا وەکو خۆی ئیشی لەسەرەکە لە غەزەیە وەکو خۆی ئیشی لەسەرەکە لە پێیوەست بە مەسەلەی تهدیدەکانی بۆ ئێران وەکو خۆی ئیشی لەسەرەکەەوە بەیەکەوە چێتە بەڵام لەوەش زیاتر بە تایبەت بۆ پرسە ناوخۆیەکان بۆ پرسە ناوخۆیەکان هەر زۆر ورتر ئەزانێ قسەی بۆ هاوڵاتی ئەمریکی کردووە بالضبط لە پرسە ناوخۆیەکان لە دژایەتیکردنی بۆ مەسەلەی LGBTQ+ و هەموو ئەوانە قەزدمەوە یەک عادەتەن ئەو هێزە سیاسیانەی کە هەم ڕێزی بڕیاری خۆیان نەگرن و ڕێزی خەڵکی خۆیان نەگرن و ڕێزی دەنگدەری خۆیان نەگرن نەرمتر لەگەڵ ئەو واقعە مامەڵە دەکەن کە هەست نەکرێ بەوەی کە پاشەکشە و تەنازولاتێکی گەورە بەسەر ئەساسی پێکەنانی حکوومەتەکراوە ئەزانی ڕاست بووە کاک ڕەنج من لە شتێکا تۆزێ سەرم سوورماوە یعنی یان پرسیارە لەم بانە بە سەرم سوورماوە چونکە ڕەنگە من خۆم هەندێک وەڵامم لابێ بەڵام ڕەنگە ئەم سەر سوورمانە لای کادری یەشێتی یان لای هەوادار و لایەنگری یەشێتی یانەوانی کە دەنجیان بۆ حیزب داویان ئومێدێکیان هەبوو بۆی کە بەفعلی لە بینی قەوسێکدا ئەم حکومڕانی بۆ گەنە ئەڕوخێنێ دروست ببێ ئەویشەوەیە لە سەرەتادا یەکێتی ترسێکی هەبوو لەوەی کە پارتی بەبێ ئەوان حکوومەت پێک بێنێ باشە دوایی وردە دوای ئەم با بڵین کات کوشتنیان با بڵین ئەوەی کە کاتی بەسەردا تێپەڕی هەموو لایەنەکان ئەوانی کە ئەتوانن زۆرینە 50 زایدێک لەگەڵ پارتی دروستکەن هاتنە دەرەوەی معادلەکە چەند لایەنێک هەر لە سەرەتا وتیان ئێمە معارەزەین و ئێمە بەشداری حکوومەت ناکەین کاتە ئەوانە لە معادلەی پێکێنانی 50 زایدێک بۆ پارتی هاتوونەتە دەرەوە وانە ینی لە تایپی یەکگرتوو لە تایپی هەڵوێست لە تایپی گۆڕان کە کورسێکی هەیە لە هەمووانە وتیان ئێمە معارەزەین باش کۆمەڵ هەر بەشداری حکوومەتی نەکردووانە ئەوەی ما بۆ مڕاهانەی لەسەر بوونەوەی نوێ بوو ینی ئاەوەی نوێشێت دادا پاڵ پارتی یاخود نانەوەی نوێژای هینیان کردویان ئێمەش بەشداری حکوومەت ناکەینەوە وانە کەواتە ئێستا یشیتی نانی بەکەم سازۆ سوتاوە تا بڕۆ تەنازول بۆ پارتی بکات چونکە پارتی خۆ بەبێ یشیتی ناتوانێت حکوومەت دروست بکات ئەمە پرسیارێکی گەورەیە ئایا شتی تر هەیە لە پشت ئەوەوە ئایا گەڕانەوەی ترامپ کاریگەری هەیە ئایا مەساڵحی تری مادی لە بینی قەوسێکدا با بڵین کاریگەری هەیە ئایا اینجا بە ئایا پێم مەڵێت هەندێشتم لایە بزانێت چۆنی خوێنیتەوە من خۆم عادەتەن لە شتێک زۆر ینی دڵنیانە بم نەهێڵێم کاک ڕەنج بەڵام ئەم ڕۆژانە بیرم لە مێژووی تەنازولاتی ئەم منتیقەیە و باڵم ئەم منتیقەیە ینی نەڵم فلان حیزب و فلان حیزب چونکە تەنازولات هەریشتی نەیکردووە ینی لە ماوەی ڕابردوودا گۆڕانی دوای نەشڕ مستەفاش زۆری کردووە لە بینی قەوسێکدا هەندێک جار حیزبی ئیسلامیەکانیش کردویانە ینی لەوەی کە بۆ نمونە پارتی زۆر بەدکاری بەرامبەر کردوون بەڵام بەلاوازی جاریش کە چوونەتەوە ناو حکوومەتەکەی و بەشداریان کردووانە ینی تەنازولاتی ئەحزابی سیاسی بەرامبەر بە بکەری سەرەکی کە پارتی دیموکراتی کوردستانە بە تایبەتی ژێشێتی لە بینی قەوسێکدا وەکو دووەم بکەری سەرەکی مێژۆکەی دوور و درێژە ڕاستیەکەی مێژۆکەی زۆر دوور و درێژە من لە دوای ئەگەر لە دوای نەوەتوێکی شۆ بۆت حساب بکەم لە شەڕی نەگریسی ناوخۆ بیهێنە تا 2005 تا 2005ەوە ئەتوانم سلسلەیەک تەنازولاتت بۆ بژمێرم کە هەمووی لە زیانی خەڵکی کوردستان کەوتۆتەوە
و لە بەرژەوەندی بەهێزکردنی پێگەی عیلە سیاسیەکان و خێزانە سیاسیەکان کەوتۆتەوە و وای کردو هەرێمی کوردستان لە تێکڕای ئاستەکانە ڕوبەڕووی وێرانە ببێتەوە لە ئاستی ئینتیمایە من باسی معنەویاتت بۆکەم لە ئاستی بەرەو پێشبردننی سۆزی نەتەوەی و نیشتیمانیە لە ئاستی پەروەردەی تاکە لە ئاستی بەرەو پێشچوونی هۆشیاری کۆمەڵگەیە ئەو جاردێمە سەر ئەوەی خەڵک چ معاناتێکی لانی کەم لە 2014ەوە بینیوە لە ڕووی مادیەوە لە ڕووی اقتصادیەوە و هەرێمی کوردستان و قەزیەکەی پرسی کورد لە کوردستانی عێراق چەند هاتوۆتە دواوە هەموو ئەوانە لە بارێکە پەیوەندی بەو تەنازولاتە سیاسیانەوە هەیە کە هێزە سیاسیەکان یاخود خێزانە سیاسیەکان لە بینی خوانای ئێستش لە قۆناغێکی دیکەی تەنازولای ئێمە ئێستا لە بەردەم قۆناغێکی ئەزانی ئێستا درێژکراوی قۆناغی ینی ئەم منتیقەیە لە هێشتا لە وەسنووری دەسەڵاتی یەکێتی بەدیدی من لە قۆناغی دوای ڕووداوەکان هێشتی تەمووزاژی ئەنی یەشێتی بۆ ئەوەی کە بارودۆخی ناو خۆی بە حساب چارەسەر بکە و یەکدەستی بکە وەکەوەی کە باسییانە کرد کەوتە ناو کۆمەڵێک دژێشی زۆرەوە کەوتە ناو دژێشی ئەوەی کە ئێران لەلایەک ڕازیکە دوای ئەمریکەکان بەلایە بکەون و دوای هەوڵدا ئەمریکەکانیش ڕازیکە هێزە عێراقیەکان ڕازی بکە لە سەرەتایە پیانوا بوو ئەم هەشتی تەموزە بۆیە ئەکرێ لە بەرەوەی کە ئەوان طرفێک هەیە لە ناوێشێتیدا کە نایڵێ وەکو پێویست ئەم عیلاقەی لەگەڵ پارتی بڕاتە پێشەوە دوای خوان بگەڕانەوە لە پێشەوە بە حساب کارتی بەرامبەرە سووتێنە لەدەست یعنی هەتا ئەم لەحزەیەش بەدیدی من ینی ئەمڕۆ من هەواڵەکەم خوێندەوە کە یەکێک لە داواکانی یەشێتی بریتی بۆ لەوەی کە نەوت بەرەی گەل بەشداری نەکە بۆ نمونە لە حکوومەت ئەمە ینی ئەوەی کە تووشی ئیستغرابی کردوم چییە یەشێتی ئێستا ئەگەر یان باڵین لە هەشتی تەمووزۆ لە 3-4 ساڵی ڕابردوودا جهدی لە سەداسەتی خۆی تەرخان کردبێ بۆ ئەوەی بارودۆخی ناو خۆی دوای هەشتی تەمووز کۆنتترۆل بکە بە لە سەدادەی ئەوە ئەیتوانی لەگەڵ بەریگەر و لەگەڵ لاهوری شێخزەنجی لەگەڵ موانە ئیتفاق بکە بە لە سەدادەی ئەو جهدە ئەیتوانی ڕێکەوتن بکە ئیتفاق بکە یا لەوەی سەداسەتی جهدی خۆی بەکاربێنێ سەداسەتی جهدی خۆی بەکاربێنێ و لە نتیجەش بگاتە نەتیجەی ئەوەی کە من نا بەشێک لە قاعیدەکەی من نا بەشێکی زۆر لە لایەنگرانی پیان وا بێ فتانەما بینە ئەو دوو قۆناغە یعنی جیاوازێکی زۆر هەبێ لە بینی قۆناغی حملەی انتخابات و دوای انتخابات دەزانی کاکڕنج ئێمە لە منتیقەیە ئەژین و من وەکو تەنزیم قەدی یەشێتی نەبوو وەکو ڕێخستنی سیاسی و حیزبایەتی بەڵام لە قۆناغێکدا لە میدیای یەشێتی ئیشم کردووە و هەمیشەش وەفادارم بەرامبەر بەم قۆناغا و هەر کاتێکیش بڵێم بۆ من پارتی یەشێتی وەکو یەکوان قسەیشی ڕاست ناکەم من لە ناو یەشێتی و لە ناو میدیای یەشێتی بووم و ئەم منتیقەیەش هەم وەکو کۆمەڵگەکەی هەم وەکو سوڵتەکەی زۆر شتی فەرقا بۆیە مەسەلەی نەبوونی هاوسەنجی لە مامەڵەکردنە و وەک یەک مامەڵە نەکردن لەسەر ئەوەی کە تۆ لەسەر چ ئەساسێک کۆمەڵک تەنازولاتەکەی زۆرێک لە خەڵک بریندارەکات مەرجنی ئەو کەسانە تەنها لایەنگری یەشێتی بنیا دەنگدەری یەشێتی بن تۆ تەسەوڕەکەی لە انتخاباتەیە خەڵکێکی زۆر کاگڕنج پیان وا بوو ئەم جارە یەشێتی زۆر جدیە زۆر زانی پیان وا بوو ئەوەی کە بە مام جەلال و بە نەوشیڕۆ مستەفا نەکراوە پیان وا بوو بافڵ قەڵەبانیەیکە و خەڵکیێکی زۆر کە ئەم مناقەشەیەم لەگەڵا کردوون خەڵکی بەتاڵ نەبوون ها خەڵکانێک نەبوون کە هیچ معریفەی سیاسیان باڵا نەبوو بێ خەڵکانێک نەبوون کە پیان وا ینی هیچیان لە سیاست نزانانی بێ بە قەنەعەتەوە ینی بە ئارگومنت مناقەشیان لەگەڵا کردوم کە نەخێر ئەم جارە سنوورێک بۆ هێنڕایی طبعا لە بینی خۆسێکە بە ئەوە وا لێک نەدرێتەوە کاکڕنج کە من دژی ئەوم پارتی یەشێتی ڕێک بن من دژی ئەوە نیم پارتی یەشێتی ڕێک بن دژی ئەوەم کە جۆرێک لە ناهاوسەنجی لەسەر حسابی ئیهمالکردنی دەنجی خەڵک و لەسەر حسابی حساب نەکردن جازانی یەکێتی ئەمەی هەر ئەمەی تەواوکەم باشە حساب نەکردن بۆ خەڵک و لەسەر ئەساسیانی مەسەلەن بۆ نمونە من کابینم یەشێتی هیچ باشی نییە بۆی کە مثلا پەرلەمان بەم شێوازە هەڵواسراوە بۆ پەرلەمان نەکۆ ئەبێتەوە هیچ کەس حسابیان بۆکە من تەمەن لە بەرنامەیەکی ترە لە کەناڵی شتروتم وتم ئەم نەتیجەیە هەموو لایەنە سیاسەکان بە پشتە من هەڵەواسێ پەرلەمانتارەکان لە شوێن فراکسیۆنەکان لە شوێن هەموو ئەوانەی کە پیان وا بوو سەرکەوتنی گەورەیان بەدەستێناوە و دینار لە شوێن پەرلەمانی کوردستان ئەخر زۆر مهمە یعنی مەبەستم ئەوەیە بەس ئەوە دەتەواو بکەم کە کاک ڕەنج یەشێتی لەم منتیقەیەدا حیزب نییە سوڵتەیە کە سوڵتەش بوو پەیوەندی بە منوتەوە هەیە پەیوەندی بەس بە لایەنگرەکانەوە نییە پەیوەندی بە هەموو تاچێکەوە هەیە سوڵتە پەیوەندی بە هەموو تاچێکەوەیە و من زۆر دەمێکە ئەو قەناعەتە وتۆ پارتی یەشێتی حیزب نین پارتی یەشێتی دوو کارتێڵن سوڵتەن دەسەڵاتن
جەبەتکارن یا دیموکراتن وەکو لانگرەکانیان پیان وایە ئەزانی ئەم تەنازولی کە ئێوە باستان کرد یەکێتی دوێنێ لە سەرروتاری ڕۆژنامەی کوردستانی نوێکە بە دڵنیایی زمان حاڵی فەرمی یەکێتیەوە بە قسەی یەکێتی حسا بکرێ ناوی ناوە استراتیژی نوێی ئاشتیخوازی یەکێتی بۆچی خراپە ئەگەر ئەوە بێ باشە بەراورد بە وعدەکانی خۆیان لە انتخاباتە خراپە یعنی لە وعدەکانی خۆیان لە انتخاباتەوە تانێمە هەولێر وەرەگرینەوە باڵانسی حکومڕانی ڕاستەکەینەوە باڵانسی حکومڕانی بۆ ڕاست ناکرێتەوە تۆ لە سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی هەرێما کە هەردووچیان دوو دەسەڵاتی جێبەجێکردنی یەکلاکەرەوەی گرنگن تۆ بڕۆی سەرۆکایەتی پەرلەمان وەربگری کە زۆرینەی لای پارتیە ینی هەمان ئارگومنتەوەی 4 ساڵ 5 مانگ لەمە و پێش بۆ ئاشتی هەمان ئارگومنتە کە ئێستا قسەی لەسەر بێجگەلەوە تۆ بڕۆ لەسەر ئەو وعدانەی کە باشترین قسەکان باشترین لێکدانەوەکان کە لەسەر جیاوازی نێوان هەژماری من و پڵتین کرابێ کادرە باڵەکانی شتی کردویانە ئێستا کە تۆ دی بە هەمان شێوە بتەوێ پینەیەکی بڵی نەخێرنەوە وڵا هەژمار باشتە پینە ناکرێت ئەمە چیرۆشی زۆر خۆش بە بجەڕمەوە لەسەر یعنی ئەم قۆناغی دوای انتخابات پێش انتخابات کە بنەوەی قسەکرا و دوای انتخابات بتەوێ بڵێ وڵا ئەمە استراتیژی ئاشتیخوازی ناوانیە زای بۆ چونکە فەرقەکە زۆر گەورەیە گاپەکە زۆر گەورەیە پینە ناکرێت و لەسەر ئەو پینە نەکردنە شتێکی خۆشی بابەت بجەڕمەوە پیاگە بێ پێڵە ئەمین بەک وام بیستۆ کە ناوی ئەمین بەگە ناوی هەر ناوێکی هەیە ینی ناوەکە ناوێکی هینە ناوێکی مەجازیە ینی مەبەستم هیچ کەسێکی دیاریکراو نییە یەکێک بۆ لەوانەی کە بەک بۆ خەڵکیی زۆری بە دەورەوە بۆ پیاوێک بۆ کە ئیمکانیاتی هەبووە و ئەوانە هەموو جارێکە قسەی کردووە دوو لە ڕووی جەنافت و دوو لە ڕووی بینەران قسەی ناڕاستی کردووە دروی زۆر کردووە پیاوێکی عەقڵی لەگەڵدا بۆ هەموو جارێک بۆی پینە کردووە هەر جارێک ئەم درۆیشی کردبێ ئەم بۆی پینە کردووە مەسەلەن بەنەوەی گوتوێتی نا مەبەستی بەک ئەوە نییە و ئەوەیە و مەبەستی جەنابیان ئەوە نییە و ئەوەیەوە جارێک لە ڕۆشین بۆ ڕاو بە تاپڕێک سیکەوم کوشت لە مەجلیسەکە سیکە و بە تاپڕێک ناکوژرێت ینی سیکە و بە یەک تاپڕ کابرا ئێوە بۆی پینەکە ئەڵێ نا ئەوە مەبەستی ئەوەیە لەو کاتەیە شارە مێرولەیەکە بووە کەوەکان هەمویان چوونەتە سەر شارە مێرولەکە ئەمیش کە تاپڕەکەی تەقانووە ئتر تاپڕێک مەسم بە بڵین ساچمەیەک بەردوانسیانێک کەوتەوە نیە وەکو سوژە بۆی حەل کردووە بەڵێ ویسوێتی بۆی حەلکە ئەیژەڵێ نا وانە بووە دەکەو لەسەر باسکێک بووە دەکەو لەسەر باسکێک بۆ دەکەو لەسەر باسکێک بۆ تاپڕی ئەمینی بە دوایاندا دەگەڕا ینی بە دوای کەوەکان ئاگەڕاپۆی بیان هەندێک شتێ پینە ناکرێ ئەبدە عەڵاڵای بەگەمە من پێ پینە ناکرێ یعنی ئەمە مەبەستمەوەیە کە فەرقەکە زۆر جیاوازە جیا لەوە باشتێکی تریش بڵێم ئەم ئارگومنتانە ئەم قسانە لە بینی پارتیویشتی تازانین زۆر کۆنن یعنی تۆ هەرچی هەڵبژاردن هەیە ئەم قسەیە ئەکرێ پێش دابەشکردنی شیەکەکە کۆکن لە 4 ساڵی حکومڕانیە ناکۆکن جاهێ جارە بن بە معارەزەی یەکتری و کە دێتەوە سەر هەڵبژاردن دیسانەوە حملەیەکی تون بەرامبەر بە یەکتریەکەن ئێمە ئەم فیلمەمان بینیوە یعنی ئەمە تازە نییە یعنی سەجارێکی تر دەست پێکەنەوە و بە هەمان یاری بەردەوامە بێ بۆ من قسێکی خێر بۆ یەکێتی نەکەم شتێک کە بەردەوامێکێتی باسیە کرد شەراکەتی ڕاستەقینەیە کە من هەندێک جار ئەیخەمە دوو قەوسەوە نازانم مەبەستی یەکێتی بە دڵنیایی بە دیاریکراوی لەبارەی شەراکەتی ڕاستەقینە چییە دوێنێ سعدی پیرە گوتەبێژ یەکێتی ئەڵێ مەرجەکانی پارتی بۆ یەک حکوومەت یەک پەرلەمان واواوە هەمووی مەرجی باش و گرنگن یەکێتی لەگەڵ یەتی بە مەرجی شەراکەتی ڕاستەقینە بەڕاستی دەستبەردار نەبوونی یەکێتی ئەلەمەیان بەشێک نابێ لەو جێبەجێکردنی و بەڵێنانەی کە لە کاتی حملی انتخابی هەڵمەتی هەڵبژاردن ئەمە وەکو دروشم زۆر باشە کاکڕاز وەکو دروشم باش و من خۆشم بە شخصی زۆر تەمەنای ئەوە کەم یەکێتی بچووکترین تەنازول بە شەراکەتی ڕاستەقینە نەکە باشە بەڵام ئەمە دروشمە کە دێتە سەر قسەکردن دێتە سەر جێبەجێکردن یعنی عفو کە ئەمە قسەیە و دروشمە کە دێتە سەر کردار و دێتە سەر جێبەجێکردن زۆری فەرقە هەندێک زانیاری هاتۆتە دەرەوە باس لەوە دەکات کە ئەم جارە لە هەموو وەزارەتێکە نوێنەرێکی ئەنجومەنی وەزیرانە بێ و ئەم نوێنەرە وەکو مەجلیسێکی ئەنجومەنی وەزیرانە بێ لە ناو وەزارەتە و لە ناو وەزارەتە هیچ شتێک جێبەجێ ناکرێ هەتاکو تێناپەڕێتاکو ئەو مەجلیسە یاخود ئەم نوێنەری کە نوێنەری سەرۆک وەزیران و سەرۆکاتی حکوومەتە جێبەجێ نەکات نوێنەری سەرۆک وەزیرانە سەرۆکاتی حکوومەت فەرقەکە سەرۆک وەزیران بێ سەرۆکاتی حکوومەت بە یەکشتە ئەزانی
یەکێتی ئۆکەیاوە یان چییە ئەمە؟ ئەمە قسێکە لە راپۆرتێکە خوێنمەوە کە پلانیشی طبعاً بالمناسبە پارتی پێشتر ئەمەی چۆن کۆنترۆل کردبوو، هەموو وەزیرەکانی هەموو حیزبەکانی چۆن کۆنترۆل کردبوو، مەسرور بارزانی خۆی مامەڵی لەگەڵ ناکردن، ومێ سەباح مامەڵی لەگەڵەکردن، یعنی سەرۆک وەزیرەکانی یەشێتی و گۆڕان ومێ سەباح بوو، باشە سەرۆک وەزیرەکانی پارتی یەشێتی و گۆڕان ومێ سەباح بوو. ئێستا ئەیانەوێت ئەمە بکەن بە موئەسەسە، لەناو هەموو وەزارەتێکە نوێنەراتێکدا بنێن، ئەو نوێنەرە بڕیاربارە سەرەوەی بۆ نمونە ئەم بڕیارە لە وەزانی وەزیرەکان بە شتێکی کارتۆنی جێبەجێکردنی ئەوەی کە تۆ بەفعلی بتەوێت شەریکی ڕاستەقینە بی لانی کەم لە هەرێمێکا کە تۆ خۆت داوای ناناوەندێتیەکەی لە عێراقا کۆمەڵک وەزارەت بێنە سلێمانی، وەزارەتی ڕۆشنبینی بێنە سلێمانی، ئەخر معقولە تۆ بۆ هەرچی معاملە هەیە خەڵکێک لە عمقی گەرمیانە لە پشدەر و بیتوێنە بۆ یەک ئیمزا بڕوە بۆ هەولێر من جارێکیشم چیرۆکەم جێراوەتەوە لەوێ پێ بڵێن وەڵا وەزیری داد وەرکشۆپی ناتوانێت ئەمڕۆ بە ئیمزا بکە کابرا دیسانەوە بگەڕێتەوە بۆ ئەمە لانی کەم تۆ کە قەناعەتت بە شراکەتی ڕاستەقینە هەیە باشە کۆمەڵک بارگەی وەزارەتەکان بێنە ئێرە دومی ژوەکوتم پۆست و پێگە ڕۆڵ دیاریەکە تۆ کە هەمووی جێگر بووی چیت پێکرێ پاشان وەکوتم یعنی شتێکی تر هێز بەچی ئەسەپێندرێ طبعا ئەمەش خاڵکی زۆر گرنگە دووژان تۆ یان ئەو تا ئەبێ جۆرێک لە هاوسەنجی هەبێت لە توانای ناو پەرلەمانتە یعنی توانای پەرلەمان و کوتلەی پەرلەمانی یانەوەی کە لە ناو کوتلەی حکومی یعنی مثلەن وەزیرەکانی تۆ چەندن وەزیرەکانی ئەو چەندن بەستم لە بڕیارەکانی ناو ئەنجومەنی وەزیران یعنی تۆ مثلەن ئەڵێی شەراکەتی ڕاستەقینە ئەو وەزیرەکانی 2 ئۆنەی تۆن باشە وەشیل وەزیرەکانی 2 ئۆنەی تۆن کوتلە پەرلەمانێکەشی لە تۆ بەقووەترە تۆ خۆت اعترافەکەی ئەڵی لە بەغاو لە کوێش خۆڵی منی پێ با ئەدرێ بەتە ناتوانانی شراکەتی ڕاستەقینە سەپێنی بەکردار جیالەوە کاک ڕەنج ئێمە هەمومان مێژووی ململانی سیاسی بینی پارتی وێشی تێزانین پارتی حیزبێکی لێبوردە نییە پارتی حیزبێکی متەسامح نییە هەر کۆمەڵگەی ئێمە بەعام هەرواز لە پارتیش بێنە کۆمەڵگەیەکی متەسامح نین یعنی لێبوردنی لە کۆمەڵگەی کوردیە توزانم مەتوانێت دەیان ریسێرچ و بینی لەسەر بنووسێ کۆمەڵگەیەکی قاسین ئێمە پارتی پێم وایە حملەی بەخۆ تاڵبانی بە ئاسانی بیر ناچێتەوە و مهما کانیش تەنازول بکە من بۆ خۆم پێم وانییە کە بە ئاسانی بیریان بچێتەوە ئەم 4 ساڵە ئەزانی مشکلی من چییە لەو لێدوانانەی سعدی پیرە یاخود هەر کەسێکی تر من پێم باشە قسە نەکەن جارێ کە دوای دەمیانە بێتەوە بەتەڵی تەقی و ئێستا زۆربەی پەرلەمانتارەکانیان وایان لێ هاتووە ئەزانی کاک ڕەنجۆک وتم باشترین قسە کە کرابێ کادرانی یەشێتی و پەرلەمانتارەکانی یەشێتی و بەرپرسانی یەشێتی لە فەرقی بینی تەڵتین و هەژمارە کردیان ئێستا نەزانن چۆن پینەیکەن وەکوتم بۆ بە مۆزوعەکەی کەوەکانی هین پینە ناکرێ باش ئەزانی لەباری قسە نەکردنەوە دوێنێ کاک پێرێ بافڵ تاڵەبانی کە قسەی کردوای کۆبوونەوەکەی لەگەڵ کاک مەسرور وتی لەسەر چەندین پرسی استراتیژی ڕێکەوتوین بەڵام ئەمڕۆ دوای کۆبوونەوەی دووشاندە باڵاکە کاقوباد و ئەوانەی پارتی ئەڵێن گەیشتینە دوا ڕەشنووسی دیدگای هاوبەش بۆ قۆناغی داهات و بەڕاستی قسەکردن لەباری ڕێککەوتن لەباری پرسە استراتیژیەکانەوە لە پێرەیە ئەمڕۆ ببێ بە دوا ڕەشنووس وشەی چەمکی ڕەشنووس دووبارە بێتەوە نێو گۆڕێ وایە خۆی بەجۆری زانیاریەکانی من نزیکەوتونەتەوە لە پێکێنانی حکوومەت نزیکەوتونەتەوە تەنانەت لە دابەشکردنی پۆستەکانیش و ڕەتەسەور دەکەم یان ئەگەر لە دوای جژن ڕەنگە حکوومەت پێک بێنن بەڵام بۆ من یەکش زۆر گرنگە بۆ منەوە گرنگەکەم حکوومەتە هەمان تا سوحمانی ڕابردوو نەبێ ینی بەنسبەت منەوە وەکو چۆن خەڵک چۆن ئێستا حملەیەشی تری انتخابی ئاوا لە یەشێتی قبول ناکە جارێکی تر ئەوەش قبول ناکاتەوە دیسانیشەتی بێتەوە بڵێ وەڵام من شەریشی ڕاستەقینە نەبووم و پارتی هەموو شتێکی بۆ خۆی بردو ئەوانە من ڕاستەکەی هاتبووم زیاتر قسە لەسەر یعنی تۆری سەرکی مابریتی بوو لەسەر قسەکردن لەسەر هین بەڵام لەسەر مەوزوعی ئەمریکا و عێراقی دوای گەڕانەوەی ترامپ بەڵام هەموو تەمەنای من بریتیە لەوەی کە هەموو ئەوانەی ئەمنەیەڵێم لەسەرەوەی کە ئەم یاریە بەردەوامە بێ و سیاستەکانی پارتی بەرامبەر بە یەشێتی و سیاستەکانی پارتی بەرامبەر بەم ناوچەیە و سیاستەکانی پارتی و یەشێتیش بەیەکەوە لە حکومڕانیدا ناگۆڕێ هیوادارم من هەڵەبم بەڵام ئەیبینین و ئەژزانین کە ئەم حکوومەتە ئەبێ بە یەکێکی تر لە حکوومەتە حیزبیە فاشی لە ناکاراکان
و ئامانجی سەرشیشیان بریتی دەبێت لە چەسانەوەی زیاتری خەڵک و هەموو گریمانەشیان لەسەرەوەی کە پیان وایە باشیان بە خەڵک نەماوە تۆ دیقەت بدە هەڵبژارنی پەرلەمانی کوردستانیان بە جیابوونەوەیکی زۆر گەورە کرد بە دابەشبوونێکی زۆر تیژ کرد بەسەر یەکتریدا ئایدۆلۆژی سیاسی خێزانی بنەماڵی ئێستا هاتوون ئەڵێن وەرن بە بۆ پەرلەمانی عێراق بەیەکەوە بوون بۆچی بۆ جارێکی تر ئەم خیتابی فشە قەومیە هیم بکەنەوە جاڵات تۆ پێم بڵێ ئەمە سەرەگرێ یعنی من بم پرسیارەچمە سەرتەوەرە عێراقیەکە یەکێتی و پارتی لە هەندێک پرسی دیاریکرا و دووڕاییەک لە بینیانە هەبوو ڕیان جیاواز بوو بە تایبەت بۆ مەسلەی مامەڵەکردن لەگەڵ عێراقا هەتام ئەخیرەش دوو قسەی جیاواز بەردەوامەکرا ئەمە کۆتاییەت ئەمە تەواو بێ بە تایبەت دەگەربی بەستینەوە بە پێشهاتەکانی ناوچەکە و بەردەوام ئەو قسێ ئایدیاڵی کە ئەکرێ بێ لە کوردستانە ئێمە بەیەگرتووی تەعامل لەگەڵ پێشهاتەکانە ڕەنگە بتوانن بیەک لیزدا بەزن و ڕەنگە بشوانن بە ساختەکاری کورسی زۆری پەرلەمان بەرنەوە بەڵام ناتوانن هەرگی سەرکەوتو بن لە کۆنتڕۆڵکردنی ئەو تووڕەیەی کە خەڵک لە سەرتاسەری کوردستانە هەیەی بەرامبەر بە حکومڕانی هەردووشیان باش دۆخی سیاسی عێراق چی کاک وشیار باسی هەڵبژار نەکەم هەڵبژارنی ئەنجومەنی نوێنەران پەرلەمانی عێراق بەڵام پێش ئەوە بە دڵنیایی ئەمەیان پەیوەستە بە پێشهاتەکانەوە سیناریۆکانی بەردەم عێراق چین دەمێکە ئەمریکا هەڕەشەی دیاریکراوی کردووە لەبارەی حەشدی شعبی و هەندێک پرسی دیکەوە قسەی هەیە داواکاری هەیە بەڕوونی بە عێراقیەکانی وتووە و لەو نێوەندەشە هەندێک سزای دیاریکراو لە ماوەی ئاخیرا هەر هەبوون هەر بەمە ئەوەستەیە یان نەخێر ئەو پێشهاتانەی لە یەمەن و لە غەزای بینین پێدەچێ وردە بپەڕنەوە دەست خۆش عێراق ئێستا لە بەردەم قۆناغێکی نوێدایە دوای گەڕانەوەی ترامپ و تۆمەتی گەورەی سەر عێراق بریتە لە ئێران یعنی ئێران ئێستا و عیلاقەی عێراق لە چەند ئاسیەکە بۆ پەیوەست بە عێراق بۆ بە تۆمەتێکی گەورە ینی تۆمەتباری ینی ئەو تۆمەتانی کە لە ئیداری ئەمریکاوە ڕوبەڕووی ئیداری ئێستای عێراق یاخود حکوومەتی عێراق لە حکوومەتەکەی سوودانی یاخود عێراق وەکو دەوڵەت دەکرێتەوە بریتە لە مەوزوعی ئێران لە سەر چەند ئاستێکی دیاری کراوە ئەمریکا با بڵێن لەو استراتیژەنوەیە کە هەیەی بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تامان ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای ڕووداوەکانی غەزەوە هەموو شتێکی گۆڕی جەبهەی مقاومەوەی کە پێوترێت جەبهەی مقاومە و لە لوبنان و لە سووریا و لە یەمەن و لە عێراق هەبووە لەسەر استراتیژیەک دامەزراوە ئەم استراتیژە دوای ڕووداوەکانی غەزە گۆڕا بۆی معادلەکەش بە تەواوەتی وەکو قەناعەت لای ئیسرائیلیەکان و لای ئەمریکیەکان گۆڕا ئێران ئەم باڵانەی دروست کردبوو لەسەر ئەساسی مقاومە لەسەر ئەساسی دیفاع نەک لەسەر ئەساسی هجووم ئەمە کە وەختی خۆی قاسم سولەیمانی ئەمەی دروست کردبوو اسماعیل قائانی هات ئەمەی پێچەوانە کردەوە کە پێچەوانی کردو معادلەکە هەمووی توێکچوو چۆن لە لوبنان حیزب الله دروست کرابوو بۆ دیفاعکردن بەرامبەر بە ئیسرائیل لە سووریا ئەم هێزانە دروست کرابوون بۆ پارێزگاریکردن دیفاعکردن لە ڕژێمی بەشار ئەسەد حەشدی شعبی لە عێراق دروست کرا بۆ دیفاعکردن لە حکمی شیعە و حاکمیەتی شیعە لە عێراقدا دیفاعکردن لەحزەی غەزە لەحزەی هجوومکردنە لەحزەی مقاومە نیە لەحزەی بەرگریکردن نییە معادلەکەی گۆڕی و لەو کاتەوە بکەری سەرشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی ئەمنی و کێسای ئیسرائیلە پێی وایە بێ ئەوەی کە ڕۆژێک ساڕوخێکی پێوە نابنەوەی ڕۆژێک مەترسی بوو بێت لەسەر ئەمنی قەومی ئەوان ئەبێ سزای خۆی وەربژیرێت تەمان وەربگرێ خۆ دەزانی ڕووداوەکانی غەزەکە بەداخەوە ئێستا شەر بەردەوامە و تا لوبنان و تا سووریا ئەمە ئەگاتە عێراقیش ئەگاتە عێراق لە چەند ئاستێک یەکەم شت کە ئەوەی کە بەشێک لە استراتیژیستەکان باسی دەکەن ئەوەیە کە لە سێ ئاستا ئەمریکا وەکو استراتیج بەردەوامە بێ لە فشارکردنە سەر ئێران بە پلەی یەکەم بریتیە لە مۆزوعی استخباراتی مالی گەورەترین کێشەی ترامپ ئێستا بریتیە لەوەی کە ئەوەی کە پێوتری هەواڵگری دارایی لەمە دووە زیاتر ئەوە تەفعیل دەکا بزانێ بەرژەوەندی ئابووری گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران ئەو هاوکاریانەی کە لە عێراقەوە ئەڕوا بۆ ئێران لەناو قانونی موازنەدا ئەوەی کە تەختیە کراوە بە مۆزوعی غاز بە مۆزوعی کارەبا بە مۆزوعی ئەوەی کە پێوترێت تەبادولی تیجاری هەموو ئەوانە ئەوێ لەمە دووە کۆنتڕۆلی بکات بە تایبەتی مەسەلەی حرەکەی دۆلار یعنی ئەو دۆلاری کە ئەمریکا تەمویلی عێراق دەکا و ئەتوانێت بزانێ ئەم پارەیە لە شوێیە ئەمە زۆر تەفعیلەکە لە ڕابردوودا لە ئیداری ترامپە هەڕەشەی پێکراوە هەندێک ئیجراعاتی پێکراوە بەڵام وەکو پێویستە ئەم جارە ئەمە زۆر تەفعیلەکەن و بەجددی بەدوایەوە ئەبن
دووەمیان مۆزوعی ئەمنی پەیوەست بەو هێزانەی کە هەم پیانەوتری حەشت هەم پیانەوترێت بەشێک لە جبهەی مقاومە ئەمانە ئەبێ یان ئەوە تا لە چوارچێوەی دەوڵەتە بە تەواوەتی بتوێنەوە بە کۆنتترۆل بکرێن بە گۆڕینی ناوەکانە بە هەڵوەشاندنەوەیانە بە سنووردارکردنی توانایانە بە کۆنتترۆلکردنی یەکجارەکییانە لەلایەن حکوومەتی عراقیەوە بەڵام ئەمە ئەبێ کۆتایی پێبێ ئەمە ڕوئیای ئەمریکایە کە تەمەن بالمناسبە هەندێک پەیپەر هاتوتە دەرەوە هەندێکیشیان قسە کراوە لەسەر ینی با بڵێن ئاخر جار کە وەزیری دەرەوەی ئەمریکا قسەی لەگەڵ سوودانی کردو بەشێک لەو پەیمانەی پێوتۆ بەشێک لەو پەیمانەی پێوتۆ لە پێیوەست بە سیاسەتی نوێی ئەمریکا بەرامبەر بە ئێران و ئەمانە ئەبێ کۆنتترۆل بکرێ طبعاً بە تایبەتیش بەرامبەر بە هێز شەکدارەکان ئێستا دێمە سەرەوەی کە ڕەدی عێراق چییە و ئەوە مەترسیەکە لە چیەوە دەست پێەکە بەڵام خاڵی سێمی کە وەکو استراتیژ ئەمریکا بەرامبەر بە عێراق جێبەجێەکە بریتیە لە فشاری سیاسی ئیدارەکانی پێشوو مەجالیاندا بوو کە عێراق بە تەواوەتی ببێ بە باخچەی پشتەوەی ئێران و ئێران بتوانێت ئەجنداکانی خۆی لە عێراق چارەسەر بکات ئەم جارە فشاری ئەمریکا بۆ ئەوە دەبێت کە تەماهیەک هەبێ لەگەڵ ئەجندا و ویستی ئەمریکا لە پێیوەست بە بڕیاری عێراقی بڕیاری عێراقی لە پێیوەست بە تایبەتی لە پێیوەست بە مەسەلەی ئەو ڕوئیایی کە ئەمریکا و ئیسرائیل هەیەە بە ڕۆژهڵاتی ناوەڕاست دەیانەوێت دۆخێک دروستکەن کە بۆ ئاراستەیە بەرجەست ئەوەی سێم بە تایبەت دێمەسەری یەکەم و دووەم ئەبەسمەوە بەیەکەوە هەم داراییەکە هەم ئەمنیەکە ڕاستێکی لە ڕووی داراییەوە هەندێک سزای دیاریکراو لەسەر کۆمەڵک لە بانکەکان بینران بەشێکیان پەیوەستیش بوون بە هەرێمی کوردستانەوە ئەوم ئەوێ هیچ نییە ئەیچی هیچە بزانم چی زۆر فراوانترە بێت زۆر فراوانترە بێت ئاسی ترەگرێتەوە شخصیاتەگرێتەوە کیاناتەگرێتەوە ئەحزابەگرێتەوە ئەشخاصەگرێتەوە و هەموو ئەو بانکانی کە متەوەڕتن لەوەی کە دەبن بە بەشێک لە چالاشی و اقتصادی با بڵێن نەشاتی اقتصادی لە پێیوەست بەو تەبعیەتی کە عێراقیەتی بۆ ئێران ڕاگیرێن ئەمە شتێکە لابد من هویان ئەکرێ عێراق خۆی لێلابە باش شتێکی پێ بڵم ئەمە زۆر پرسیارێکی جوانە ئەکرێ عێراق خۆی لێلابە بە فعلی بەڵام عێراق لەوەتەی لە ئیدارەی پێشووی ترامپیش لە ئیدارەکانی پێشووتری ئەمریکاش بە بەردەوامی خۆیت دزێتەوە من یەک نمونەت بۆ باسەکەم جناب دۆکو میدیاکارێکی ورد بڕۆ سێری ستیتمنتی وەزارەتی خارجی ئەمریکا بکە بەرامبەر بە ئەو جۆری قسەکردن و مامەڵک با بڵێن ئەو پەیامانەی کە ئەمریکا بەڕوونی هەیە بۆ عێراق و سێری ستیتمنت یاخود با بڵێن لێدوانی سوودانی بکە و مەکتەبی ڕئیس وزرای عێراقی بکە چۆن بە تەواوەتی جیاوازە ئەزانی سەردەمی ترامپ هەموو شتێک گۆڕاوە کاک ڕەنج دیبلۆماسیەت گۆڕاوە زمانی قسەکردن گۆڕاوە هەموو شتێک بۆ بە دایرکت مباشر مۆزوعی یعنی بەڕوونی بە عێراقیان وتووە یان ئەوە تا تووشی عوزلەیەکی سیاسیەبی یانەوە تا بێ ئیسلاح بکەیت لە پەیوەست بە مەسەلەی ئەو تەبعیەتە لە پەیوەست بە تەبعیەتی ئێران لە هەموو ڕوێکەوە ئەبێ بیتەوە ناو ئەو ئەزانی بالمناسبە پرسیاری عێراق ویستی ئەوەی هەیە ئەمە یەک عێراق جابە دەوڵەت یا فەرقی هەیە کاگرانج ڕەنگە ویستی هەبێ بەستوانەی ئەجال تواناکە ئەی بەسمەوە بە ئێرانەوە ئێرانە هێڵێ ئەزانی ئەوەی کە ئێران لە لوبنان نەیتوانی داکۆچی لێ بکات لە سووریا نەیتوانی داکۆچی لێ بکات لە عێراق شەڕی مستەمیتری بووەکە لە عێراق شەڕی قورستری بووەکە چکە پێی وایە دوا حەلەقەی ئەو ئێرەیە و ئەگەر لێرەنەمە ئەگاتە ناوخۆی وڵاتەکە و بە ئاسانی دەستبەرداری ئەوە نابێ پێشگەلەوە سیاسەتی ئێران مرونەتێکی تێدایە لە 1970 تا ئێستا لە 1970 سەدەی ڕابردووە تا ئێستا کاکرانج هەموو ئیدارەیەکی توندی ئەمریکی بەتایبەتیش کە کۆماریەکان گەڕابێتەوە خۆ دەزانی کۆماریەکان سیاسەتی خارجیان تون دەخوایان وەکو شورتی دەولی ئەبینن لە شوێنێکی قسە بکە تەکوشێف چێشن بەسەریە هەمیشە لەسەر وەختی کۆماریەکان کە هاتوونەتەوە خۆیان لاداوە بە نەرمی خۆیان نیشانداوە ئێستا تۆ دیقەتی سیاسی خارجی ئێران بکە و زمانی تەنانەت زمانی با بڵین بەرپرسانی باڵای ئێران بکە ڕاهبەری لێ دەکە طبعاً ئەوانی تر هەمویان هەست بە هینەگەکەی هەست بە هاتنەداوەکەی تەنانەت هەست سەیری ئاکت و قسەی هێزە چەکدارەکانیان بکە خود ئەو هێزە میلیشیانە بکە کە نزیکن لەیان لە عێراقا جاران چیانە کردو ئێستا چیەکەن ئێستا ئەم جارە لەوەی حوسیەکانە کە ئەڵێ هەر تەقێک لەو منتیقەیە بکری ئەمە بەهی ئێمە بەهی ئێرانی زانی هەر بۆ حوسیەکانی بۆ عێراقیەکانیشە بۆ هێزانەشە تۆ چێ تەسەوریە کرد ئەو هەموو تەسفیاتە سیاسی لە لوبنان تێ بپەڕێ و هیچ هێزێکی نزیک لە ئێرانی خود موالی لە ئێران فزانەکە و هیچ قسەیەک نەکا بەڵکو بچن لەوێ دەست بکەن مەسەن بەس گریانیان بۆ هەبێ ینی لە معادلەکە زۆر گۆڕاوە تۆ تەسەور کە وڵاتێکی وەکو فەڕەنسا یەکێکە لە وڵاتانی کە ینی بەشێک لە مێژووی مرۆڤەتی فەڕەنسایە مێژووی سراعی سیاسی ناولێنەی شەڕی ناولێنەی
وتەبێژەکەی کۆشکی سپید بینی چۆن جوابی دایەوە چەند بە زمانێکی ڕق جوابی دایەوە وتی باسی تیمساری حڕەتی چیەکە نەبێ سوپاس بکاکە سوپاسی ئەمریکا کە بکە ئێستا بە ئەڵمانی قسە ناکە لە ئەماژەیەکدا بۆ ئەگەر ئەوان نەبوون لە جەنگی جیهانی دۆمە فەڕەنسا ئازاد ناکە قەزم چییە؟ ناتوانێت ویستم بگەمە ئەو پۆینتە عێراق ناتوانێت بەم زمانە مەتاتیە خۆت زەرەوەیە لەگەڵ ئەم ئیداری ئەمریکا مامەڵە بکاکە یەک زائیدیەک لە ئێوانەکە بەدوو یانی باش اینجا یەک پرسماوە لە ڕووی ئەمنیەوە ئەکرێ چی بەرامبەر بە عێراق بکرێ ئێمە ئەوە دوو ڕۆژە لەگەڵ ڕووداوەکانی یەمەنە دەست و پەنجە نرمەکەین و ئەزانین چی ئەگوزارێ ئەمڕۆ ئەوەی غەزەشی هاتە سەر سەرباری و هەموو قوربانیە مەدەنیە بە دڵنیاییەوە هەندێک لە سەرکردەکانی حەماسیش پێکراون جۆری ئەو استهدافی جۆری ئەو استهدافی لە سووریاش و لە مەنیش کراوە لە سووریاش لە سووریای دوای بەشارە سەد ڕاستە لە سووریای دوای بەشارە سەدیش لێدان لە بەرچاوەکانی یەتە عێراق من بە دووری نابینە بگات عێراق وڵێ باشە قسەیەک هەیە سیرکە کاگرنج زۆرینەی ئەوانەی کە لۆبیستن دژی عێراق ڕژێمی ئێستای عێراق بۆ پرۆژەی ئەوە مەشروعی سیاسی ئێستای عێراق ئەوەی کە حاکمیەتی شیعەیە یاخود حاکمیەتی ئەحزابی ئێستایە هەموو ئەوانە لۆبیەکی زۆریان لە ئیداری ئەمریکی کردو بۆ یەک ڕاستی ئەوش ئەوە پیان وتون کە ئەگەر ئێوە وەکو ئیداری نوێی ترامپ پێتان وابێ ئێمە بە هەڵبژاردن نتوانین گۆڕانکاری لە ڕژێمی سیاسی بکەین ناکرێت هەوڵ بدەن پێش هەڵبژاردن بارودۆخێک بێنە پێشەوە ئێستا قسەیەک هەیە بۆی کە عێراق نەگاتە هەڵبژاردن قسەیەک هەیە بۆی کە پێش هەڵبژاردن بتەقێتەوە ئەگەر لێمە پرسی گریمانەی ئەوە چەندە و چەند نییە ڕەنگە 50 من ناڵم بە 100% ئەمە ڕووەدا یاخود ڕوونادا بەڵام کاگرنج ئەگەر ڕۆژێکیشێک بهاتایە لە 2019 بە توی بووتایە لە ظرفی دووسێ مانگە خەڵک ئەڕژێتە سەر جادە لە عێراق و عادل عەبدولمەهدی حکوومەتەکەی ئەڕوخێ و کە هەموو لایەنە شیعیەکان داعمیانە کرد حکوومەتەکەی ڕوخێ و پیاوێکی وەکو کاظمی کە سیاسی دەرەجە سێش نەبوو لە عێراقا یعنی لە ڕێزی سێهێمیش نەبوو پێهێنن ئەیکەن بەسەر وەزیران کەس باوەڕێ کرد کەس باوەڕی ناکرد ئێستا تەسەوەر دەکەم کە دوور نییە لە دوای جەژنەوە هەندێک سیناریۆی تر بێنە پێشەوە بۆ عێراق کە وا بکات عێراق بکەوێتە بەردەم تەنگژەیەکی ئەمنی و دوور نییە بگاتە تەنگژەی اقتصادی خۆی ڕاستی کەم بەس تەنگژەی اقتصادیە یعنی والله من لێ ئەترسم تەنها تەنگژەی اقتصادی من ئەو اقتصادیەکە پێشتر بەشێک لە بانکەکان یاریمی کوردستانی گرتووەتەوە بەڵام لە ڕووی ئەمنیشەوە خۆتەزانی هەندێک قسە هەبوو لەبارەوەی هەندێک لە هێزەکان بە دیاریکراوێکی نیشتمانی کوردستان لەگەڵ بەری مقاومە پەیوەندیەکانی باش بوو ئەپەڕێتەوە بۆ ڕێژێتی ئێستا هەوڵەدات خۆی لەو هینە نەجات بە ینی خۆی هەوڵەدا لەو وڵا بە قسێکی بافڵ تاڵەبانیا تۆزێ دیار بوو لە بەغاکردی وتی لەمە دوات درۆنێک بە دوو درۆن وەڵامەینەوە دیار بوو ئەویست بەڵێ ینی پێین بووە ینی جۆرە لە هەوڵی ئەوەی هەیە بەڵام ئەزانی کاگرنج باشی پێ بڵم اقتصادی عێراق بە تۆ يعني هەرێمی کوردستان شتێکی نەپی بوترێ اقتصاد ئەگەر بۆ نمونە استهدافی اقتصادی عراقی بکرێت چۆن استهدافەکرێ تۆ دیقەتی ئەو بدەگەر مەسەلەن بۆ نمونە ئەو هەواڵگری باس ئەو استخباراتی مالی کە باسم کرد هەواڵگری دارایی ئەمریکا بۆ ماوەی یەک هەفتە دعمی يعني عراق تەمویل نەکا بە دۆلار چی ڕۆدا لە عێراقا یەک هەفتە زیاتر نا يعني یەک هەفتە فدرال بانک دۆلار نەدا بە عێراق چی ڕۆدا بە تایبەتیش لەسەر وەختی ئەوەی کە بە بەردەوامی عملەی صعب لە عێراق ئەبردێتە دەرەوە و بەردەوامیش تەنانەت ئێستا عێراق تووشی کێشێشی تریش بووە ینی ئەو کوتلە نەقدیە دەوارەی پارەی عێراقی کە لە بەردەساتی بە بەردەوامی ئێشار دەرێتەوە تۆ بێنە بەرچاوی خۆت عێراق بە بەردەوامی بە پارەی نوێ تەمویلی موچەکە خەڵک بە بەردەوامی لەم هەرێمی کوردستانی خۆمانە بە 5 و 10 دراو موچە وەرەگرێ ئەمەش کێشێشی ترە قەزم چییە قەزمەوەی ئەگەر عقوبەی اقتصادی چاوەڕوانی عێراق بکە عێراق ئەگەر لە سەدا بۆ نمونە لە سەدا 20 زەرەر بکە هەرێمی کوردستان لە سەدا 100 زەرەرەکە چونکە اقتصادی عێراق ئێستا اقتصادی هەرێمی کوردستان هەمووی وابەستەی عێراقە موچەکەیە و موچەش خۆتەزانی ینی سال 2024 ئەوەی کە بەغدانی ناردبی هەرێمی کوردستان فلسێکی لە داهاتی خۆی نەداوە بە موچە بۆیە من ترسەکەم لەوەی ئەگەر ناوەی کە پێوەستە بە مەسەلەی تەسفیاتی ئەمنی و ئەوەی کە چەک حەسر بکەن لە دەستی دەوڵەتە و عراق لە وڵات ئەزانی عراق بە هەرێمی کوردستانی شەوە کاک ڕەنج گەورەترین تەحەدای کە لە هەرچی تەحەدای تر هەیە مەترسیدارترە بریتیە لەوەی کە بۆ بە مجتەمەعێکی پۆلیسی و عسکەری بۆ بە مجتەمەعێکی ئەمنی بەحت بۆ بە مجتەمەعێکە لە زاخۆ تا بەسرە چەکی منفەلیت هەیە چەکی دەرەوەی یاسا هەیە کوشتن هەیە کوشتن لەسەر ئەبسەط شی هەیە لەسەر بەسیترین شت هەیە ئەمە تەحەدیەکی زۆر گەورەیە یعنی ئەگەر لە من بپرسن ئەولەویەتی هەرە گرنگ بریتیە لە چی مەبەست ئەڵێم بریتیە لە چەککردنی هێزە میلیشیاکە یعنی ئێستا حتا بڵێن لە بینی محاربەی فەساد و چەککردنی ئەو هێزانەی کە هێزی میلیشیایی نایاساین لە زاخۆ تا بەسرە
لە زاخۆ تا بەسرە ئەڵم چەکردنی ئەو هێزانە دوایی مەسلەی با بڵێ مکافحەکردنی گەندەڵی. باش بخاڵی سێم مەسلەی فشارە سیاسیەکە بوو تۆ پێم بڵێ ئەم فشارە داراییەکە و ئەگەرە ئەمنیەکانیش ڕاستیەکەی شتێک لە هاوکێشە سیاسیەکە لە عێراقە گۆڕێ هەندێک ئاماژت بڵێ گۆڕێ ینی بکەری سیاسی نوێ دێنە پێشەوە بەدیدی من ینی بەدیدی من بکەری سیاسی لە عێراقا دێنە پێشەوە لەسەر ئاستی حزابیش و ئەشخاصیش لە بینی قەوسێک کاڵم ئەوە ئەگەر بۆیان بچێتە سەر ئەی هێنە پێشەوە چونکە پیان وایە عێراق ئەبێ بکرێتەوە بەڕووی ئەو هاوکێشە نوێی کە ئیدی ئەبێ وڵاتان لە منتیقەیە بەشی زۆریان سرە بگرن بۆ تەطبیعکردن لەگەڵ ئیسرائیل. ئەمە ویستی من نییە هاینی خەڵگوالێک نەداتەوە پێ بە قەناعەتی ئەمە من تەحلیلەکەم و من بۆ چوونم وایە کە ئەمریکا پێشهاتە ئەمنیەکە و هەموو ئەوان نەنا ینی عێراق ئێستا بەو زمانەی کە هەمیشە نزیکترە لە ئێران تا ئەمریکا و هەرچی ئەجندای سیاسی ئێران هەیە ئەگەر لە 100 جێبەجێ بکرێت لە 100 هەشتای ئەوەی ئەمریکا جێبەجێ نەکرێت ئەمریکا ئەوە پێچوانە بکاتەوە. طبعا ئەوە پێچوانی بکاتەوە ینی عێراق لە باخچەی پشتەوەی ئێران بگۆڕێ بۆ حەدیقەیەک کە تیایدا ئەجێنداکانی خۆی لە پەیوەست بە ئیسرائیل لە پەیوەست بە وڵاتانی ناوچەکەی تۆ تەسەور کە ئەمریکا چی گۆڕیوە کاک ڕەنج لە منتیقەیە پیاوێکی وەکو ئەبوو محەممەد جۆلانی ئەحمەد الشەرع هێناوێتی لە کەسێکەوە کە بە $10 ملیۆن سەری دەویست ینی کەسێک $10 ملیۆن دا بەس پێ بڵێن لەشوێ ئێستا هێناوێتی کردوێتی بە بکەر بالمناسبة يعني أويك أوي هنا وأويك أحمد شرعي هنا ومعادلة إسرائيل وأمريكا أوي هنا إسرائيل وأمريكا يعني يستاهل يكرج نيته يعني حاكمي دمشق به يكرج هذا أيش في أنا في الله برو اتفاق لقى قسد لقى هذا هسدا يعني ما بس مهم أو معادلة نوية أتوانري العراق جيكود بكريان جيكود والله أو برسيارك يا شو كان الروي أزاني شيء كردوا كاغرانز يك معادلة هي برنامج كبير من كردوا جورفين گۆڕانکاری کە ئیدارەی ترامپ کردی بریتی بوو لەسی بریتی بوو لە گۆڕانکاری لە معادلەی رووسایە ئەو سەرۆکی ئەمریکای هەموو ڕۆژێ قسەی بە ترامپەوت پایدن مەبەستمە هات لەگەڵ ئێستا باشترین عیلاقەی لەگەڵ رووسیا دروست کردووە کە ئێرانی لە پەیوەست بە رووسیاش بێشارە کردووە رووسیا ترامپ ئێستا با بڵێن عەفو پۆتین ئێستا یان رووسیا ئامادە نییە ترامپ بگۆڕێتەوە بە ئێران لەبەرەوە بێلایانی کردووە لەوەی کە دعم بکات دعمی ئەوە بکات ئێران هیچی لەبەردەستان نامێنێتەوە بۆی کە بەس بەوە مکتەفیە بێ کە ئیدارەی ترامپ هەتا ئێستاش لە ئیداری پێشوشە بەوازحی ئەڵێن ئێمە ئامانجمان ئیستهدافکردن و ڕووخاندنی ڕژێمی ئێران نییە طبعا لە بینی قەوسێکا گوایە نانەوێ شعبەکە ئەزیەت بدەن لە کاتێکدا هەرچی ئەبڵوقی ئابووری هەیە بەس شعبی ئێرانی ئەزیەت دەدا نەک حاکمیەتی ئەوان بۆیە من بخۆم پێم وایە لە عێراقیشدا ئەو فشارە سیاسیانە لەوەی کە عێراق ببێ بە بەشێک لەو معادلە نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیوەست بەویستی ئەمریکا و ئیسرائیل ئەو فشاران دەبن کە چاوەڕوانی عێراق دەکات جا ئەوە سەرەگرێت چونکە بەڕاستی سەر نەگرێت لە ڕووی سەربازی و لە ڕووی داراییشەوە هەرچیە کرابێ ئەگەر هاوکێشە سیاسیەکان نەگۆڕێن بە و ئاراستەیە ئەمریکا و کوای لە عێراقی چی وای نەکات خاڵی لاوازی عێراق زۆر لەوە فراوانترن کە ئەمریکا نەتوانێت ئەو ئەجندایانە جێبەجێ بکات وەکوتم مۆزوعی سیاسەتی مالی و داراییە اقتصادی عراق یەدەجی عراق نەوتی عراق لە ناو دەستی ئەمریکادایە ئەمریکا ئەتوانێت فشاری لێ بکە و مۆزوعی لە ڕووی هینی ئەمنیشەوە جەناب تەزانی یعنی باڵادەستی توانای ئەمریکا لە ڕووی سەربازیەوە بەراورد ناکرێت بە هیچ وڵاتێکی ناوچەکەەوە خۆت بینیوتە ینی ویستی شەقامیش هەم لە هەرمی کوردستان هەم لە عێراق بە دیاریکراوی پێدەچێت بەڵێ ئێستا ئەگەر عێراق بیەوێ ئەگەر ئەمریکا بیەوێ برادێکم لەم ڕۆژانەیە لە بەغداوە تەلەفۆنی بۆ کردم قسەی زۆر ژەحنی کرد وتی وەختی خۆی ئەوەی تشرین ممەوەل بوو یعنی هەموو کەسێک ئیزانی لایانی دەرەکی هەن کە تەمویلی ئەم جوڵەیە ئەکەن ئێستا ئەگەر تەمویلەکە بکەن بە 2 هێندە و 3 هێندە 4 جار بەقەدەر تشرین دێنەوە سەرجادە و بە چقەنەی خەڵگەتوانن بخەنە سەرجادە و ئاسایی زۆر باش ئەم گۆڕانی هاوکێشەیە لە عێراق ڕاستیەکەی بە تایبەت لە نێو هێزە شیعیەکانی ژەگەر بۆم باس بکەی واکە شێوازی مامەڵەی پارتیوێکێتی و هێزەکانی دیکەش لە هەرێمی کوردستان بۆ پەیوەندی لەگەڵ هێزە عێراقیەکان ئیتر دووبارە ڕێک بخرێتەوە هەمان هاوکێشەکانی پێشوو نەبێ لە جۆری زۆری دروست کردووە کاکڕەنج زۆر دروست کەزات و دیقەتی لێدوانەکانی پارتی بە دیاریکراوی بڕۆ متابعی مقابلەکانی وشار زێواری بکە کە بە بەردەوامی خەریکی مقابلەکردنە گوێ لێ بگرێ ئەڵی لە یاریە شوتی بەرزی لێیاوە بە بەردەوامی وەیناوە باسیەوە کاکە ئەم جۆن وڵسن برادەریەتی و ئیدارەی ترامپ دۆستیان و شیعەکان پیان و تو ناوەنجیریان بکەن ڕەتیان کردوێتەوە ئەوەنی ئەوە حسابەکەکی ترێسا ئەوان تەڕەفی براون و ئەوانی تریش دۆڕاون بەڵام
ئەمریکا مامەڵە لەگەڵ سیاقی دەوڵەتەکە کە کاکڕنج لەو دەوڵەتەیە بکەری سیاسی دەستکەوێ ئەو بکەرە سیاسیە شیعە بێ یان سوننە فێ چوزانم کورد بێ یان عەرەب بێ گوێ ناداتەوە یعنی وەختی خۆی پیاوێکی وەکو عەدنان زولفی شیعە بوو ینی هێنای پۆڵ بریمەر هێنای لە مؤتەمەرێکی صحفیاوتی و عەدنان زولفی یەکەین بە محافظی نەجەف یەکێک لە حساسیەتی ئەوەی کازمی هەمان شت بێ کازمی بەڵێ خۆ کازمی شەروا بوو کازمیشیان سەپاند و هێنایان و یەک هێزی شیعە ئەسڵەن کە کازمیان دانا هەمویان ڕقیان لێ بوو بەڵام بە ناچاری ئەو لە بەردەمی سەر و کۆمارە بۆ حەفلی تەنسیبەکەی وەستا بوون و ملیان بۆ ئەلقای هەندێک کارکتەری دیکە لە هەرمی کوردستان زوو ئەچن بۆ ئەمریکا ئەمایان چی پەیوەستە بۆ یان باڵێ بێگومان پێوەستە بۆ هەموو ئەوانەی کە ئەزانی ڕاستێکی بیزانە معادلاتی سیاسی لە ناخۆی هەرمی کوردستانیش و لە دەرەوەی ینی لە ئاستی عراقیشدا بەشێکی عیلاقاتی دەولی ڕایگرتووە ینی کاریگەری ئەم لە ئێستا تۆ سیرکە شاری سیاسی من تاوان زۆر بەلامەوە مهمە سیاسی لە سقلی لەناو خەڵکەکەی خۆیان بێ بەڵام تۆ بە من بڵێ ئێستا قورسایی هەموو کورسەکانی پەرلەمانی کوردستان لە دەرەوەی پارتیویشەتی چییە دەرەوەی پارتی هەموو کورسەکان بکە بە یەک چییە زەختیان لەسەر پارتیویشەتی چییە ڕوونە بەڵام زەختی ئەمریکا بەڵام زەختی دەرەوە بۆ نمونە زەختی ئێران لەسەر عێراق عادەتەن معادلاتی دەولی زۆر ڕۆڵی هەیە و هەر تۆ دیقەتیش بدە کاکڕنج لەبەر ئەوەشە فترەیەک بەس پارتیویشەتی خەریکی دروستکردنی عیلاقاتی دەرەکی بوون ئێستا هەموو حیزبەکان خەریکن شانازیشی پێوەکە ئەڕۆن عیلاقە لەگەڵ تووشیا دروستەکەن عیلاقە لەگەڵ ئێران دروستەکەن عیلاقە لەگەڵ ئەمریکا لەگەڵ وەچۆ بۆ مۆدێلی ترە ئەگەر عیلاقەت نەبێ ئەخورێ بۆیە بەشیشی ئەو عیلاقانە بێگومان تەسیری هەیە لەوە ئەمریکا بێگومان ینی لەگەڵ با بڵێن لەگەڵ دۆستەکانی مامەڵە دەکات وەکوتم ینی ئەمریکا نەبووایە هێز نەبوو بتوانێت کازمی بکە بە سەرۆگۆزیران ئێستا کە باس لە عەدنان زولفی ئەکرێ بۆ نمونە وەکو ناوێک باسەکرێ باس لە عەدنان زولفی ئەکرێ لەبەرەوەی عەدنان زولفی دۆستی ئەمریکایە ئەوە بێگومان لەسەر مستەوای شەخص تەسیری هەیە شار عەبدوڵڵا پەرلەمانتاری پێشووی عێراق سپاس دەکەم دەست خۆش ڕێستێ بەدوعا